بە درێژایی مێژوو داگیرکاری هەبوو لە سەر هەرێمی کوردستان و سەر پارچەکانی دیکەش و ئەو ناوچانەی ئەو وڵاتانی کە خۆشیان بە چاوی ئازادی و مافەکانی کورد هەڵنایە هەمیشە هەوڵیان داوە دەستدرێژی بکەنە سەر مافەکانی کورد بە هەموو شێوەیەک لە هەر شوێنێکش هەنگاوێک هەبوێ بەوەی کە کورد هەنگاو بنێ بەرەو مافی چاری خۆنووسین مافی ئەوەی کە بە خەونەکانی بکە بە ئامانجەکانی بکە وەکو نەتەوەکان وەکو گەلانی دیکە پەلاماریان داوە بە شێوەیەکی دڕندانە بە شێوەیەکی ناشرین بۆی ئەم هەوڵ و ئەم ماندووبوونەی کورد لەبار بەرن بەبێ ئێمە هەمومان یەکدەست یەکڕیز دایمەن یەکگرتوو بین بۆ ئەوەی هیچ کەسێک بە هیچ شێوەیەک نەتوانێت داگیرکاری کاتە سەر وڵاتەکەمان لە هەر شوێنێک کوردێک ئازاری پێ بگاتەوە هەستی پێ بکەیت و بە ئازاری خۆتی بزانیت یەک بگریت ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە چارەسەر بێت لە تەمەنی عمری خۆمەوە و لە تەمەنی مێژووی کوردایەتیشەوە هەتا تاکوێ کورد هەر داگیرکراو بووە لەلایەن ئەم ڕژێمانەی کەوا وەک بڵین دەور و پشتمان گیرانمان کورد هەر داگیرکراو بووە لەبەر ئەوەی ئەم داگیرکراوانە هاتوونە ئێمەیان داگیر کردووە بە عوسمانلێکانەوە هەتا ئێستاکی ئێمە داگیرکران ئەوە تورکیەوە بە ئاشکرا خۆتان چاوتانەیە غەدر لە کوردەکان یعنی ماڵی کورد داگیرەکات سووریا هەر بەو نەوعە ئێران هەر بەو نەوعە ئیتر ئێمە ماوێنێتەوە لەم بینە ئێمە جاواکاریمان ئەوەیە ئەم چوار پارچەی کوردستانە یەک بگرێ و ببێتە یەک و بەڵکو میلەتی کورد ڕزگاری بێ ئەو تێکۆشانی کە گەلی کورد لە پێناو سەربەخۆیی و لە پێناو گەیشتن بە ئاواتەکانی و گەیشتن بە دروستبوون و ئەعلانکردنی دەوڵەتی سەربەخۆی خۆی یان یەکگرتنەوەی هەر چوار پارچەی کوردستان لە بەرامبەر ئەمەدا ئەو وڵاتانی کە بە جۆرێک لە جۆرەکان هاوپەیمانی بەناو گەلی کوردستان بوون لەم بەشانی کوردستان تا ڕادەیەکی زۆر ناڕاست بوون لەگەڵ بەڵێن وعدەکانی خۆیان کە بە گەلی کورد و بە قیادەی سیاسی ئەو قۆناغە جیاجیانەیان داوە هەر بۆیە گەلی کوردستان لە دێر زەمانەوە خاکەکەی بووتە مەیدانی ململانەی نێوان ئەو وڵاتانی کە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی ناوچەی وڵاتانی زلهێزی دنیان بەداخەوە گەلی کورد سوتەمەنی سەرەکی ئەو ململانەیە نەبووە هەر بۆیە ئێمە پێمان وایە کە ئیتر کاتی ئەوە بەسەر چووە ئەم گەلە ستەم دیدەیە لەوە زیاتر پشتگوێ بخرێت کاتیەوە هاتووە کە ئەم وڵاتانە یان زلهێزانی دنیا بە تایبەت ئەمریکا و هاوپەیمانەکانی کە بیر بکەنەوە لەوەی گەلی کورد حەقی خۆیەتی ناکرێت دوای 100 ساڵ 200 ساڵ تێکۆشانی مەدەنی تێکۆشانی چەکداری تێکۆشانی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سیاسی گەلی کورد هەتا ئێستا بە مافەکان و بە مافی چاری خۆنووسینی خۆی نەگەیشتووە ئەمە بەڕاستی بەلای ئێمە وەکو نەتەوەی کورد وەکو ڕۆشنبیران وەکو هەر تاکێکی کورد بۆ ئێمە جێگەی پرسیارە کۆ پێمان وایە پێویستە ئەمە بوەسێنرێ و کاتیەوە هاتووە گەلی کورد بە ئاواتەکانی خۆی بگات